لو تاري أمرودا بپشتیوانی پروردگار باس لەوە دەکەین کەشو هەوای مرۆڤ کە کاتێ دەگۆڕێ ئەبێ ئینسانی ئیماندارش لەگەڵیا دەرس و عیبرەت وەرگرێ. ئەوش معلومی جەنابتانە لە هاوین و بۆ پاییس و پاشانش بۆ زستان دەچین. ئەوش ئەوەیە ئینسانی موسڵمان، ئینسانی بڕوادار، ئەم قورئانە پیرۆزە هەمووی حکمەتە. هەر لاپەڕەیەکی هەڵەدەیتەوە، هەر ئایەتێکی ئەگریتەوە، هەمووی ئیعجاز و حکمەتی تایە. پەروەردگار بۆ ئێمە دایناوین، بەڵام ئەگەر ئێمە کەمێ وردکار بین. خوای پەروەردگار لە چەند ئایەتێکا باس دەکا و لە خزمەتی ئێوەدا ئینشاء الله تعالی باسی دەکەین و دەچینە خزمەتی پەروەردگار. دەفەرمێ وَاضْرِبْ لَهُم مَثَلَ الْحَيَاةِ الدُّنْيَا كَمَاءٍ أَنزَلْنَاهُ مِنَ السَّمَاءِ. ئەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام، پێیان بڵێ ژیانی دنیا، ئەو ژیانەی کە دڵیان پێخۆشە خەڵکینە، ئەوەی کە بەشەرە وها لەسەر زەوی، وەک ئەو قەترە بارانە، یانە وەک ئەو بارانەیە کە ئەبارێ لە ئەسمانەوە بۆ سەر زەوی. فاختلط به نبات الأرض فأصبح هشيما تذروه الرياح وكان الله على كل شيء مقتدرا. کاتێ ئەو بارانە ئەبارێ بۆ سەرزەوی، هەموو سەرزەوی زنی ئەکاتەوە، پوشەکان ئەکاتە سەوزایی. ئەمە ئەوەمان پێڵێ ئیمانداران. واتە ئەم دنیایە خوای پەروەردگار بە پێغەمبەرەکەمان ئەڵێ عەلەیهی السەڵات وەسەلام ژیانی مرۆڤ ئەمەیە. کاتێ مرۆڤ هەرچی کاتێ لە دنیادایە دەگەڕێتەوە بۆ لای پەروەردگار، چۆن ئەو ئەرزە مردووە ئاوا پەروەردگار ئەمری بێ و کون بە یەکوونێک یەکسەر مرۆڤەکان لە قیامەتشدا زیندوو دەبنەوە. کاتێ ئەو بارانە دەبارێ و لەگەڵیدا هەوایەک دێ، ڕیاح کە هاتووە، پەروەردگار ئەفەرمێ ئەو زەویە لەگەڵیدا زندی دەبێتەوە و خوای پەروەردگارە جەل جەلالوه لەسەر هەموو شتێ قودرەت و قەدەری خۆی هەیە. ئەمە ئەومان پێڵێ ئیمانداران. زۆر جار باران ڕەحمەتە یان عەزابە، یان با. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام الريح من روح الله، واتا با لو روحانيته، يعني لويك خمان همومان هر جستيك روحي تایە. ئەو ڕوحە بەشێکە لەو باکەش، بەشێکە لەو ڕوحە. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ تەأتی بالرەحمە، جار جار دێ بە ڕەحمەت با دێ، جار جارش دێت وتەأتی بالعەذاب و بە سزاش دێ. بەڵام پێمان ئەڵێ ئەگەر بینیتان چی بکەن؟ لەعنەتی لێ مەکەن، بەڵکو پەنای لێ بگرن. وەسەلوا الله واستعیذوا بها، واتە داوا بکەن ئەو بایە خێر بێ و پەنایشی لێ بگرن لە شەڕ. ئیماندارانی بەڕێز، ئەمە پەروەردگار لەم ئایەتە شیرینە ئەمە ئەفەرمێ. لە دوای ئەمە چێتە سەر المال والبنون زينة الحياة الدنيا والباقيات الصالحات. ئەم دنیایە ئەوەی کە هەتە لە جوانی خۆت، لە جوانی ماڵ و مناڵت، خۆت، مناڵت، خێزانت، پارۆپولت، قەسرت، منسەبت، هەموو دنیا هەمووی زینەتە. خوای پەروەردگار بە زینەت ناوی هێناوە. جوانکاریە، مدەیەکە و دەڕوا، نامێنێ هەمووی. لە خۆتەوە بیگرە هەتا ماڵ و مناڵ و هەتا پارەت و هەتا قەسرت و هەتا ئیژ و کاسبیت، هەتا دەڕوا. هەر مرۆڤێک ئەبێ وا تێبگا دنیا ماڵی دنیایە. المال والبنون زینة الحياة الدنيا والباقيات، بێجگە لە ئەمە پێی دەڵێن باقیات. والباقيات الصالحات بەس ئەمە ئەمێنێتەوە لەناو ئەمانەدا کە لە خۆتەوە، لە ماڵەوە، لە پارەوە، لە هەمووی هەتا، بەس باقیات و صالحات دەمێنێتەوە تایە. والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. كأوي دمينيته ديبي لقل خود برو قيامت أما دسكوت
بەڵام خەڵکێکەیە بە دەستی بەتاڵە ڕوا ژیانی خۆی ئەفەوتێنێ خەڵکی وایە بۆ پارە و پول ژیانی هیچ باقیات و سالیحاتی نییە لەگەڵ خۆیان بیبە خەڵکی وایە لەبەر ماڵ و مناڵی خەڵکی وایە لەسەر ڕزق و ڕۆزیەکەی کە بە حرام پەیدای دەکا خەڵکی وامان هەیە لەسەر ئەوەی کە مەعیشەتی ژیان بەڕاستی وەرناگرێ و بەڕاستی پەیدای ناکە خەڵکی وامان هەیە لەبەر مەنسەبەکەی ئەمانە هەمووی بگرە وای لێ دەکا لە خراپە بەکاری دێنێ کاتێ دەگەڕێتەوە بۆ دیوانی خوا هیچی نییە باقیات و سالیحاتی پێی نییە بەدەستی بەتاڵ ئەگەڕێتەوە بۆ دیوانی خوا ئەو کاتە هیچ دادی نادا ئەوەی کە لە دوای خۆی جێهێشت ئیسفادەی نییە چکە ئەوانە غەمی ناخۆن وە خۆی نییە هیچ کەسێ وە خودی خۆت نییە ئیماندارێنی بەڕێز مسلمانانی ئازیز هیچ کەسێ وە خۆت نییە نە مناڵت نە خێزانت نە قەوم و نە عەشرەت و نە خزم نە پارەکەت نە قەسرەکەت نە هەموو شتەکانی ترت ئەوەی کە هەیە لای خۆت جێبەجێی کە ئیشی چاک و باش هێن ئێستا مەخە سەعاتێکی تر چونکە دوای تۆ کێ ئەڵێوانە بۆ دەکەن بیشی کەن وە خۆت نایکەن کەم تەرخەمی تێئاکەن چکە ئیمانداران والباقیات الصالحات وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویانە یان وەک علەمایان و زانایان فەرموویانە تێکڕا ئەوەی کەوا باقیات الصالحات بێ لە کەمدا بێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله ئەمە ئیمان داران ئینسان بتوانێ زبانی تەڕکا بەم زیکرە جوانانە و گەورانە بێژگە لە ئەوەکانی تر ئەمە لە بابەتی زکر بێژگە لە ئەوەکانی تر وەی ئیماندار ئەمڕۆ ئێمە خۆمان بەڕاستی خۆمان گونەحبار ئەکەین بەکار و کردار خەڵکی وا بینی ئەلی مزگەوتە کاتێ ماڵ و مناڵێ بینی ئەڵی خۆزگایە نوێژی نەکردایە تەسەورەکەن خەڵکی وا ئەبینی کاتێک نوێژ دەکا کاتێ لە دەرەوە ئەیبینی ماڵ و ژنەکەی چۆنە وەڵی ژنی وایە بە ماڵ و بە مانگ و بە ساڵ لە ماڵە خۆی ناڕازێنێتەوە دێتە دەرەوە لە یەک تەڵ خۆی ڕازێنێتەوە خۆشکی بەڕێزم بۆ کێ خۆتە ڕازێنیتەوە والله هەر کەسێ تەماشایەک خوا گوناحێکت بۆ نووسی والله تۆی پیاو ئەگە محاسبەی خێزانەکە نەکەی والله لە قیامەتە ڕاتەگرن و خۆت و خێزانت والله خوا محاسبەت لەگەڵاکە ئەی کچەکەت کەلپەلێ کاتە بەریت خواوە کەلپەلە خواوە جلە کورێمە ئەمانە زۆر دووبارەمان کردێتەوە بەڵام نازانم ئەم قسانە تۆ بڵێ ئێمەی مامۆستایانی بەس بۆ خۆمانەیکەین من وا تەسەورەکەم بەس بۆ خۆم قسەکەم مامۆستایانی تریش هەر بۆ خۆمان قسەکەین یان کوڕێک پیاوێک ژنێ دێنێ بۆ مناڵەکەی شەرم لە خەڵکەکە شەرم لە خوا ناکە نەعوذ بالله خەڵک هانێدا بۆ خراپ ئەی کوڕە کاکەوە ژنت هێناوە بۆ کوڕەت بۆ قاعەیەکی بۆ ناگری بۆ حەفلە ناکەی هەزار پیا و ژن گشتی تێکەڵەکا و دەست خەنە ناو دەست یەک نەزەر ئەکەن هەتا ئێوارەش دێتەوە دەست نوێژەگرێ نوێژەکە یعنی چی؟ یعنی تۆ گەرەکتە خوا بخەڵەتێنی نەعوذ بالله یان خۆتە خەڵەتێنی ئەمەت لە چی ئەوەت لە چی تێناگەم من ئینسان کە دینداری ئەکابێ بەڕاستی دینداری کە یان کەسی وامان هەیە ئەی بینیە کاتێی بینی کە ئەچیتە مامەڵەوە گورگێکە لە پێسەی بەشەردا ئەلەیرا قۆڵە بڕێت لە معامەلە ئیمانداران بۆیە کردار شەرتە ئیمان مسلمانە خۆشەویستەکە ئەبێ ئینسان ئاگای لە خۆی بێ مناڵەکانمان بە تایبەتی کوڕە گەنجەکانمان ڕۆژی لوتی باریکە کاتەوە ڕۆژی قرژانی نامچی پرژانی چی لێەکە ڕۆژی قژی بەنەوعدانە تۆ ڕازی نیت خوا بەو شێوەی خەڵقی کردووە بەڵێ مامۆستا ڕازیم دەوەڵا ئەگەر بەوە بکەی ڕازی نیت تۆ دەستکاری خەڵقی خواکەی ئەوەیشی بۆ یەکا هیچ دەربەست نایە بۆ یەکا و گرنگەوەی پارە وەرگیرەوە بخاتە گفانی هەمومان وامان لێهاتوو هەمومان پاساو دێنەوە بۆ گوناح و تاوان هەر کەسێ بۆ خۆی پاساوێکی داناوە ئەیشیکەین و بەردەوامی ئاها خوای گەورە بارانمان بۆ نابارێنی هیچ شێ ئیماندارە ئاها بەسەرمان هەور دێ و دەڕوا قەترێکی لێ نایەتە خوارەوە ئەوە ئاگادارکردنەوە نییە لێمان پێمان ناڵێ ئاگاتان لە خۆتان بێ
وریابن ئەوە تا خەرکێ وشکە ساڵی دەست پێ ئەکا کاک هەتا کەی ئێمە هەموومان بگەڕین بە دوای ئەوەی دا عوزرێک بینینەوە بۆ شتە ناخۆشەکان و شتە خراپەکانی خۆمان هەر کەسێ لای خۆمانەوە بۆیە ئەبێ وریابین خوای متعال جل جلاله لە حەدیثێکی قودسیە دەفەرمێ پەروەردگارە فەرمێ ئەی بەنی ئادەم من تۆم دروست کردووە ئەگە دڵت بدەیتە من دەوڵەمەند دەکەم زەنگینت دەکەم ئەوەی گەرەک بێ ئەدەمێ بەڵام بە شەرتێ دڵم بدەرێ سێنگتم بدەرێ کار و کردارت لەبەر من بکە و قەناعەتش بۆ دروست ئەکەم خوای پەروەردگارە فەرمێ بەڵام ئەگەر هاتوو ئەوە دڵت نەداوە من باوشت کردە دنیادا چەندێ ڕابکەی قەناعەتت بۆ دروست ناکەم و چەندێ ڕاشکەی هەر ئەڵێی کەمەوە بە دوایە ڕاکی ئێستا زۆرینەمان لە چینی دووەمین یەکەم نیمان بۆی قەناعەتمان نەماوە بۆی هەر ڕائەکەین بۆی هەرچیمان دەسەکەوێ ئەڵێین کەم بۆیە خوا بەرەکەتی لەسەر زەوی هەڵگرتووە چونکە گوناح زۆر و بەرەکەت نامێنێ بەرەکەت دەڕوا لە ماڵا نامێنێ لەسەر زەویدا نامێنێ ئیماندارە چی وای لێ ئەکا هەمووی سەرچاوەی گوناح تاوان سەرپێچی هەموومانش دەنگ ناکەین زۆر جار گوناح و تاوان ئەبینین هیچ خۆیشی ئەیکا و هیچ بەرامبەرەکەش هیچ کەیش دەنگی لێوە نایە ئەمە وامان لێتێ یەواش یەواش لە ناوماندا گوناح بڵاوە و تەشە ناسێنێ ئەبێتە شتێکی ئاسایی سادە عادەت و خودی وە قەومەکانی تر گەلانی تر چاکەکانیان قەت نایان چی بکەن هیچ مەکەن هیچیان ناون خراپەکارەکانیان هەرچیان بکردایە چاکەکارەکانیان هیچیان ناوت هیچ دنیان لێوە ناوت هەتا خوای گەورە غەزەبی کردیان چاکەکانیان پێشی خراپەکان خوای گەورە لە ناویدا هەمووی بردەوە ئیماندارانی بەڕێز ئەبێ وریابین ئێمە بۆ خۆمان هەر کەسێ لای خۆمانەوە من ناڵێم تۆ بڕۆ بگەی هەرکێ من ئیسلاحی ماڵی خۆم بکەم تۆین خۆت ئەوین خۆی ئەوین خۆی ئەو شتانە و ئەحداثانە ئەو شتە خراپانە ڕووداین کێ خۆڵکێکی تر نییە هەر ئێمەین هەر کەس و کاری ئێمە هەر کەسێ لای خۆوە بتوانێ لای خۆیەوە بتوانێ خۆی و ماڵ و مناڵی مەزبوط بکە بگرێ ئەتوانێ هەموو شتکە ئیماندارانی بەڕێز مجتەماع بەرەو چاکیە ڕوا بەرەو باشیە ڕوا بەرەو باشترە ڕوا ئەگە من و ماڵ و مناڵەکەم بگرم ئەگە مامۆسای عەزیز خۆی بە جوانی وانەکە و دەرزەکانی بداتەوە و ئەدەب و ئەخلاق پێشی علم بکە کورەشتی وا گێڕێتەوە من شەرمەکەم لەیرەوە بیگێڕمەوە کورەشتی وان بۆ باسەکەن کورە شەرمەکەم بڵێمەوە ئیمانداران خەڵکی خوێندەوارە تو قوتابیەکەت بۆ چی ئەگەر ئەدەبی نەبێ حتا بەیانی فێری علمی کە علم چی پێیەکە ئیمانداران علم چی لێ بکەم من بێ ئەدەب ئەدەبی لەگەڵانە بێ چی لێ بکەم ئیمانداران هەر ڕۆژی ڕێکخراوێک تێ عەقڵی مناڵەکانمان لە مەدرسەکانە شۆڕنەوەرێکی بڵە ناوێک ڕێگا درێ و کاری بۆ ئاسانەکرێ و هەرکی بە ناوێک لەژێر پەرتووکی شتێکی ترە لە دەشتەوە زەقا شتێکی جوانە لە ناوە کاولە ئەخلاقی مناڵەکانمان تێکەدەن کورە تۆ مناڵ ناردە بۆ خوێندن نەناردە هەر ڕۆژی بێت ڕێکخراوێک و منەظەمەیەک بڕا لە مەدرسەیەکە 3 ساعات 4 ساعات لە تەلەبە بگرێ تەلەبەکەتش دێتەوە هیچ نازانی ئەگەیتە مەرحەلە 4 شتێکی وا نازانێ سەرەتاییە ئەو پیاوە بە قەدیمانە و ڕیسپیانە تەماشایان کەن هەیە تا سەی ناوەندی خوێندووە ئێستاش کولیە خوێنە نازانێ دوو عیبرەتی جوان و دوو ڕیستەی جوان بنووسێ ئەبێ ئێمە گەورەکانمان تەماشاکەی سێر خوارەکانمان کە نازانی بۆ ژیان ئاوای لێ هاتووە ئازیزە ئەم قوتابیە شیرینە هاتووە ئەمانەتە لای تۆ مامۆستا وەڵڵی خیانەتی لێ بکەی خوای گەورەیە خەتەگرێ وەڵی لە دەرزەکەی خیانەتکەی وەڵی لە ئەدەبەکەی خیانەتکەی وەڵی ئەخیانەتکەی لە هەموو شتێکی وەڵی خوایە خەتەکرێ لە قیامەت ئەگەر لە دنیاشدا محاسەبە نەبێت بەتایبەتی ئەوانەی بەڕێوەبەرن شتی ناشەرعی نابێت لە مەکتەبەکانیان بکرێ والله هەر شتێکی ناشەرعی لە قوتابخانەی بکرێ ئەو گوناحبارە لە قیامەتە ڕایەگرن خۆ مدیر ئەوە نییە هەر مدیر بێ و خۆی بادا احتراممەیە بۆ هەموو مدیرە چاکەکان یان تۆ ئێستا گەیەتە عەسرێک مامۆسای وەرزش ئافرەت بێنی تراسۆکێ بکەیتە پای لە بەردەمی کۆمەڵێکی پیاوە گەورە و بچووک ناوی بنەی وەرزش تۆ
تۆش مامۆستای عەزیز و بەڕێز هەموو جمعەکان دێی بۆ وتار و نوێژەکانش لە مزگەوتان نوێژ دەکەیت و لەولاوە کچی عالەمش تراسۆکەکەیتە پای و سترێژەکەیتە پای. ئەمەی کامەی تەواوە تێمگەێنن، کامەی تەواوە. یعنی چۆن ئێمە چۆن عیبادەت بکەین؟ ئاوا بە میزاجی خۆمان، ئەوەی میزاج بێ خۆمان داینێن بۆ دینی خۆمان، وەک بەنی ئیسرائیلەکان دینیان بۆ خۆیان تێکدا و دایان ناو دەستکاریان کرد و دایان نا. وریابن ئیماندارن ئەمانەوامان لێکە ئەخلاقی مناڵمان تێکەدە، ئەخلاقی مناڵمان بەرەو هەڵدێرە بە لە ناوێدا شتی جوان شتی شیرین، هیچ مانع نییە ئافرەت وەرزش بکە، بەڵام لە مەکتەبەکەی خۆیدا بە بەرچاوی پیاوە نا، بە بەرچاوی کوڕ و کچتیەکەڵ نەکەین لەگەڵدا یاریکرد. بەنزین و ئاگر چۆن بە یەکەوە داهاندرێ؟ چۆن داهاندرێ؟ ئیماندارن من تێناگەم بەخوا هەتا ئەو بەنزین و ئاگرە بەقەی یەکەوە بێ قەت خێر مەبینە لە مناڵەکەی تۆ لە قوتابخانە فێریش بێ. ئەوە تەئکید لێ بێ. هەروە چەند ساڵێکی خوێنێتەوە بێ و شادەی وەردەگرێ و دێتەوە دانیشتێ ناو ماڵا 15 ساڵ 10 ساڵ و هیچ، یا مناڵەکە دوای سەرخۆی لەگرێ یا لە بەحری ئیجا خینکێ، یان دوایەوە دێت ناوزگی دایک و باوکە خوا و وەسەلام، یان دوایەوە ڕاتلیاک و دزی و دوو لە ڕوو جەنابتان ئەمانەکە. مناڵەکانمان ئاوایاتوە. چکە بۆ ئیماندارانی خۆشەویست تۆگە منداڵ لە بیدایەوە گردت بە جوانی دێ و دوای علمێ جوانت دا پێی وە شتێکی جوانە بەخشێ بە خەڵک. بەڵام ئەگەر ئێمە وانە بووین بە تەئکید بە ئەو شتانەوامان لێکا بەرەو هەڵدێرەچین، چکە ئێمە لە سەرمانە ئیمانداران هەموومان. کابرایەک ئەڵێ زۆر زەنگین بوو دەوڵەمەند بوو، کە دەوڵەمەند بوو 2 کیلۆ ترێی سەند ناردیوە بەوەی کە خزمەتکاری ماڵێکە بۆ ماڵەوە، وتی بیوەرەوە بۆ مناڵەکەم خۆم دوایە گەڕێمەوە. ئیتر بردیەوە بۆ مناڵەکانە جوان بێ باوکیان ئەو 2 کیلۆ میوە ترێیە. باوکی بەژین باوکی مناڵەکان هاتەوە وتی کوا چیتان لێ کرد؟ وتی وەڵا خواردمان. مناڵەکان دڵیان پێوە بوو خواردمان. باوکەکەی یەکسەر خۆی پێچاوە و ڕۆیشت، زۆر دەوڵەمەند بوو. پارەکەی وتی کاکە لە شوێنێکی ڕاقیدا من مزگەوتێ دروست دەکەم، شەنێکی تێچەیکم. دوای ماڵ و مناڵی هاتن بۆ لای وتیان قەت تومان نەدیاوە ڕاستەوخۆ بچی خێر بکی، چی وای لێ کردی؟ وتی من 2 کیلۆ ترێم ناردەوە بۆ ماڵ، تەحەموڵتان نەکرد من بگەیمە ماڵ و بیخوێن بە یەکەوە. ئیسبەینێ ئێوە خێر بۆ منەکەن؟ مەحاڵە بۆ من خێر کرد، با خۆم بەدەستی خۆم خێر کرد. زۆر جار ئێمە خۆمانەکەینە قوربانی مناڵ ژن، بەڵام دوای تۆشوانی. وریابن قبری خۆتان تاریک مەکەن بۆ مناڵ، قبری خۆتان تاریک مەکەن بۆ منداڵ. لە قیامەتە نە مناڵ نە ژن بەخوا نە دنیا فریات ناکەوێ. ئەبێ وریابین ئازیزان و خۆشەویستان. ئەگە تەماشاشکەین خوای پەروەردگار یا أيها الذين آمنوا لا تهلكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله، نەدان دوورتان نەخاتەوە لە یادی خوا، لە ذکری خوا ماڵ و مناڵ و پارە و پول. ئەبێ وریابین ئەو پارە و پولە و ماڵ و مناڵە دووری کردەوە لە ذکری خوا، بڕوات بێ ئەوانە نیعمەت نین، نقمەتن، خراپەن. ئەبێ وریایان بین ئازیزان و خۆشەویستان. یەکێ لەو عالمەزانە بەڕێزانە عەبدولمەجید زیندانی عالمی ئیعجازی قورئانە. لە ئیعجازی قورئان ئاەتێکا دەفەرمێت فاتر 27 فەرمی ئەلەم تەڕ ئەن الله ئەنزەلە من السەماء ماء فأخرجنا به ثمرات مختلفا ألوانها. کاتی خوای پەروەردگارە فەرمێ بە پێغەمبەری خوا سەڵەم تەماشا کە پێیان بڵێ تەماشای ئەو ئاوە بکەن، ئەو بارانە کە دەبارێ خۆ یەک ئاو دەبارێ، بەڵام سەرزەوی چەند نەوع میوە دەرەکا و چەند نەوع سەوزایی دروست دەکە. ئەڵێ خوای پەروەردگار جەلەل جەلالوه هەوا تەماشایکەین پێ بەشە. ئەم پیاوە بەڕێزە ئەڵێ تەفسیری ئیعجازی ئەم ئاەتەیەکە 5 هەوا بێتە 5 بەشە. یەک بەشیان ئەو هەوا پاکەیەوە هەڵێمژین، ئەوەی ئەو چوارەکەی ترش ئەو هەوا پیسەیەوە ئێمە فڕێ ئەدەین هەموومان، کە غازی ئۆکسجینی پێڵێن هەڵەمژین بە پاکی،
ئەوەکەی ترش ئەو پیسەکەیە کە فڕێ دەین خوای پەروەردگار چیەکە لەو کاتا کە باران نەبارێ سێ حکمەتی خوا بکە ئەم هەوایە لەگەڵ ئەو هەوایی کە ئێمەی دەین هەر گێناتە یەکەوە پەروەردگار تەوازنیە دروستەکە لە بینی هەردووگیە ئەو هەوایە ئەبێتە میکرۆب ئەو هەناسەی ئێمە دەریەکەین ئەو میکرۆبانە چیە بێ بەس میکرۆبی بیست نییە خۆن چۆمانێژین عەفوە بێتە کیمیاوی نەک میکرۆب کیمیاوی ئەو کیمیاوی پەروەردگار ئاچێتە سەر ئەو دارانە خوای گەورەم بەرەو بوومێکی جوان و پوختەمان بۆ دەرەکە بەڵام ئێستا وازانمە هاوردە لەوەی لە دەسەڵات و قودرەتی خوا بەندەکان مرۆڤەکان ڕازی نین بەمە هەڵەسن دەستکاری ئیشی خواکەن لەسەر زەویە خۆی چیەکە ئێژە خۆم کیمیاوی لێدم ئەها میوەکانمان تامی جارانی نەماوە هەمووی کیمیاوی دەستکردی لێدەین کە دەستکردماندا لێ زۆر جار ئەو میوە بیخۆین دوای ئیسفادەی بێزەرشی چکە ئیمانداران ئەمەیە میوە ئەکا هەمووی ئەوەنەی پێوە ئەکانیە کە ئەنە ماڵەی قیامەت هەڵگیراوە بەس دنیاە بەس پارەی دەستکرد نازانی هەمووی زەرەرە هەمووی خراپێ ئەبێ وریابین ئیماندارانی خۆشەویست معلومی جەنابتانە کە باران ناباری و لە دوو متارە ئینشاءالله باسیەکەم إن الله وملائكته يصلون على النبي أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما خوای گەورە ڕەحمە ملائکەمان بکە عاقبەت خێرمان بکە لەشمان ساف بکە یا ربی خوای لە تەپاڕین و بارانی بەڕەحمەت بارێنی بەسەر ملائکەمان آمین آمین والحمد لله رب العالمين آمين اللهم آمين والحمد لله رب العالمين الحمد لله ثم الحمد لله وما توفيق ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه أنيب أما بعد إيمان داراني بريس معلومي جنابتانا باران نيو إن شاء الله تعالى يا مهر أميدي چاك مانه گومانی باشمان بەخوای پەروەردگارمان نەبین ئینشاءالله باران هەرە بارێ بەڵام دوو سێ شتەیە بیکەن ئەگە باران نەباری ئینشاءالله ئابارێ پێویست ناکە ئێمە نوێژە بارانە بکەین ئینشاءالله تعالى جمعەکەی تر ئینشاءالله ئێمە مامۆستایان کۆ بینەوە ئینشاءالله قەرارە دەین بۆ جەنابتان ڕۆژێک دیاری ئەکەین احتیمالاً جمعەکانیش بێ لە جمعەی ڕابردوو ئەعلانێکین بۆ هەمووتان ئینشاءالله و نوێژە بارانەکە بە یەکۆ ئەکەین بەس ئینشاءالله تا پێش ئەو کاتە بارانە بارێ بەڵام سنەت وایە پێشەوەی ئێمە هەر بچین نوێژە بارانەیەک بکەین و بینەوە ئەمە نەبێ دوو سێ شتەیە بیکەن هەموومان بیکەن یەکێ لەوانە تەوبەیەکی خاڵیسانە بینی خۆمان و خوامان پەشیمان بینە لەو گوناحانە و تاوانانە کە کردومان هەر مرۆڤێک بۆ خۆی بەڵام تەوبەیەکی ڕاستگۆیانە دۆمیانەوەیە هەر کەسێ ئەتوانێ دووشەمە و پێنجشەمە لای کەم بە ڕۆژوو بێ سنەت وایە سێ ڕۆژ بە ڕۆژووی دوای نوێژە بارانە بکەی سێمیان ئەوەیە ئیمانداران بتوانین سەدەقە و خێر هەر کەسێ چنێکتان لە دەست ئەچێ ئەوانەی حەیوانیان هەیە بتوانن حەیوانی سەر بڕن کارێکی زۆر چاک زۆر پیرۆزە ئەوانەیشی کە نیانە بە سێ کەسەوە بە چوار کەسەوە بە پێنج کەسەوە کورە بە دە کەسەوە هەرێکی 25,000 50,000 بدەن حەیوانی سەر بڕن لە بەڕەزامەتی خوا بۆ خوا ڕەحمانێ بکە و باران کارێکی پیرۆز ناتوانی بێەوە خوارە و مریشکێ سەر ببڕە هەی باڵندەیەکی بچووک بڵێ خوای ئەمە لەبەر خاتری تۆ بۆی بارانی بە ڕەحمەت بارێنی بۆمان ئەگەر ئەوەش ناتوانی خێر و سەدەقەیە بکە ئیمانداران خاڵێکی ترشەوەی ئیمانداران کە لەسەری ئەمانەوە خەڵکش هان بدەین بۆی ئەمانە بکە خاڵی پێنجەم دوعایە دوعا زۆر بکەن خوا دوعا هەموو شتێ ئەگۆڕێ هەموو شتێک ئەگۆڕێ ئیمامی مالیکی کوڕی دینار لە بەسڕە وەختی خۆی ئەم بەسڕی خۆمانە باران نەباری ساڵێک خەڵک گشتی کۆ بووە چوونە مزگەوتی گەورەی بەسڕە لە بەیانیوە دەستیان لە کار هەڵگرت هەتا ئێوارە لەو مزگەوتە عیبادەتیان کرد و داوایان کرد و نوێژە بارانیان کرد بۆی نەک سەعاتێک بەڵکو لە بەیانی و هەتا ئێوارە بەس بۆی باران بارێ باران نەباری قەدەری خوا نەباری ئەڵێ وە دڵشکاویەوە گشتی گەڕاوە دوای من چوومە مزگەوتەوە لە پاڵی سوچی مزگەوتە ێژە گەنجێک هاتە مزگەوتەوە گەنجێ بوو ئەڵێ نوێژی کرد و دەستی بەرزە کورتی خوایە ئەمەوێ ئێستا باران بوارێ ئەڵێ منێ زۆر تەعەجوب ئەو منی نەدی زۆر تەعەجوب مات بەم جورئەتە
بەم جورئەتە بڵێ خوایە ئەمە هەر ئێستا باران بارێ خەمە جورئەتی گەرە لە دوعامە بڵێ ئەڵێ بڕواتە بێ منش چوومە دەرەوە یعنی فریان نەکەوتم پێڵاوەکانم بکەمە پا بگەمە ماڵی خۆم ئەم منە بەلێزمە باران دەباری ئەڵێ ئەمەم من ئەوم ناسی بەس ئەو منی نەدی دوای بۆ بەیانی هەستام گەڕام بەناو بەسرەدا بیدۆزم و ئەمە بزان لەکوێ زۆر گەڕام نەمدی کابرایەک ڕێگایەکی پێ پیشاندام وتی کۆمەڵێ بەندە هەن عەبدن لە ماڵی فڵانە بڕۆ بزان ئەوانە نین منش ڕۆیشتم وتم ئەم عەبدانە ئەفرۆشی وتی بەڵێ وتی دەیگەرەکمە یەکێ بکڕم با سێرێکی بکەم ئەڵێ چوم تەماشام کرد بەو نیەتە بزان تایەتی گەڕام نییە تای چی بەسرە گشتیم گەڕیانە بوو ئەورەش گەڕیام نەبوو وتی عەبدی ترت نییە وتی بەڵێ عەبدێکمێ زۆر تەمەڵە ناتوانێ ئیشکا ها لەو غورفا خاپێکەم لێگرتووە وتی ئەتوانم بیبینم وتی وتی بۆچیتە ئیسفادەی لێ ناکەی نازانێ ئیشکا وتی قەینا با ببینم ئەژێ کاتە بینم ئەو کابرای ئەو شەوەیە وتم ئەم عەبدەیە ئەفرۆشی وتی ئاخر ئیسفادەی لێ ناکەی وتی قەینا ئیکڕم بە هەر چەندێک بێ زەرەرەکەی خۆی شێیوت ئەوەی کە عەبدەویت منت بۆچییە من تااقەت ئیشم نییە هێز و تااقەتم نییە وەڵا هەر چۆن بێ کڕی لێی و هاوردی گردی و باوشی پیا کرد وتی ئەم بەسڕەیە مالکی کوڕی دینار سەحابەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم بەسڕەیە هەمووی پاڕاوە بۆی باران بوارێ قەترەی نەباری کورە من گوێم بوو لە دوعاکانی تۆ لەبەر خاتری تۆ باران باری بۆ ئیمانداران کەس نازانێت لەبەر خاتری کێ بارانە باری بە مناڵەکانتان بڵێن مناڵەکان پارەکە بدەن دەست مناڵەکە و باخێرەکە بە مناڵەکەت بڵێ کوڕم دوعا بکە با بارانمان بۆ بارێنێ نەکوا ئێمە گوناح دامانی پۆشێ ئەو مناڵە پاکە یان ئەختیارێکی ڕیسپی یان ئافرەتێکی بەتەنە خی گەورە ڕەحم بەمولایەکمان